باس لە ناوەڕۆک کتێبێک دەکەین ئەویش یادەوەری و ڕازەکانی ژیانم کە نووسەر و ڕووناکبیر ئەیوب کوێ خاڵۆستەم ئەم کتێبی نووسیوە تێیدا باس لە یادەوەری و ڕازەکانی ژیانی خۆی دەکات. دیارە ئەم کتێبە با بڵێن کە بەرگی یەکەمیەتی چەندین بابەتی تێدا بە چاپگەێنراوە چەندین بابەتی لە خۆگرتووە وەکو بابەتی ئەدەبی واروەها بابەتی کلتوری بابەتی گێڕانەوەی سیاسی لە ڕێگەی ئەم گێڕانانەوەی کە لەم کتێبەیەدا باز دەکرێت بەشێک لە مێژوو لە کلتور و لە سیاست و لە بەشە جیاجیەکانی مێژووی سلێمانی و هەروەها بابەتی جیاوازەکان تێیدا ئاشنابی بیت. تایبەت بە ناوەڕۆکی ئەم کتێبە قسە و گفتوگۆ دەکەین. کاگەی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. هەڵبەتە بەڕێستان وەکو نووسەر و ڕووناکبیرێک هەمیشە جێپەنجەتان دیار بۆ لە بوارە جیاجیەکاندا. لەم کتێبەدا کە یادەوەری و ڕازەکانی ژیانی بەڕێستانە سەرەتا دەمەوێت بیرۆکەی بە چاپگەیاندنی یاخود نووسینی یادەوەری و ڕازەکانی ژیان تاوی ئەو وتار و بابەتانی کە لە ژیانی تویا بۆ لە دوتوێ ئەم کتێبەدا بۆچی دەگەڕێتەوە؟ سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەیە. دیارە من ئەمە سیەم کتێبمە و بەرگی یەکەمی یادەوەری و ڕازەکانی ژیانم. ئینشاڵڵا بەرگی دووەم یەگە تەمەن و تەندروستی بوار بدەن لەوانەیە ساڵێکی تر یا زیاتر کەمتر ئەویش بە چاپ بگات. ئەمە بۆ خۆی دوو بەشی سەرەکیە. بەشی یەکەمی بابەتی هەمەڕەنگ. ئەم بابەتانە من لە قۆناغی جیاجیای تەمەنمە ئەو بابەتانە نووسیوە بڵاو کراونەتەوە هەیانە لە گۆڤارهیانە لە ڕۆژنامەوە و هەشیانە لە فەیسبوک لە فەزای مەجازی وەکو ئەڵێن پشگیریان زۆر بووە خوێندنەریان زۆر بووە دەستخۆشی زۆرم لێ کراوە. وای لێ هات هەندێک برادر بڵێن مامۆستا تۆ خەریکی ئەوەی چەند ساڵە ئەنووسی و ئەوە بەرهەمت هەیە و لە بوارە جیاجیەکانی ڕووناکبیری و ڕاگەیاندان کارت کردووە بۆچی یادەوەری خۆت نانووسیتەوە؟ چونکە من تەنها لە یەک کتێبمە لە یەک کتێبە چەند لاپەڕەیەک دووسێ لاپەڕەم لە ژیاننامەی خۆم نووسیوە. تووتیان ئەمانە حیفن، ئەمانە بابەتی زۆر باشن، هانیاندام بۆ ئەوەی منیش بکەم بەسەرەوەی مێژووی ژیانی خۆم بنووسمەوە هەم یادەوەریەکان و هەم ڕازەکانی ژیانم. ئەمە دوو بەشە وەکوتم بەشی یەکەمی تا لاپەڕی 1970 ئەو بابەتانن کە جیا کراونەت بابەتەکان باسی کەسیەتیەکم کردوە باسی سلێمانیم کردو بۆ نمونە میسال سلێمانی چۆن تا ئێستا مێژوەکەی بەهەڵە ئەخوێنرێتەوە بەهەڵە خوێنرێتەوە یەن باس لەوەکەن سلێمانی 200 ساڵ دروست بووە ئەسڵن بەڵگەی مێژووی هەن سلێمانی 5000 ساڵ لەمە پێشاوەدانی تیا بووە و بە بەڵگەی مێژووی بە دوکۆمنت بەڕاستی ئەو شتانم باس کرد و هاتوو بۆ نمونە باسی وەفای سەگێکم کردو ئێمە سەگێکمانە بوو کاتی خۆی لە تێوەڵق بڕیارێ دەشت و سەگی ئەوە بکوژن سەگی بڕەڵە دوایەوە هاتە سەر سەگی ماڵان چونکە کاتێک کە بانگیانەدا تێوەڵە دیە کە نازەم چوبیان نا ئەشارۆچکەیە کە ئاوا هەمووی بەرامبەر یەکە دەنگ ئەداتەوە کاتێک کە مەلا بانگی ئەدا زۆرجار سەگ یان حەپان ئیتر وای لێ هات بڕیارە دەرچ و سەگەکان بکوژن ئێمەش سەگێکمان نەبوو زۆرمان خۆشەوی زۆر لەگەڵمان ناژا بوو لەبەرەوەی ئەمە نەکوژرێت نارمان بۆ دێ بۆ هاوارە کۆنی پێڵێن نارمان بە خزمێکمان یان ناسراوێکمان بە ئێسترباری کرد بردی بۆ بەیانی دایکم هەڵسا بۆ نوێژ بە ڕەحمەت من بە باوکمی وت وتی ڕۆسەم بۆرە هاتووەتەوە لێەوە تەنیا ینی ڕازی نەبوو شەوێک لە ماڵی خانەخوێکەی بە دوور بێ بەراوردی ئەمەم کرۆ لەگەڵ وەفای هەندێک مرۆڤ بەڕاستی ئەو بابەتانە جۆرا و جۆرن ئومێد دەکەم جێ بگرن. باشە کاگەی و گێڕانەوەی ئەم بابەتانە تا چەندە ئەگەر خوێنەرێک ئەم کتێبە بخوێنێت و جارێکی دیکە ئاشنا دەکاتەوە بە مێژووی سلێمانی ئاشنا دەکاتەوە بە بابەتە تایبەتەکانی سلێمانی وڵی ئەگەر بابەتەکان بخوێنرێتەوە تەنیا سلێمانی نییە تەمان تەنیا من ئەوە لەبەرەوەی خوێنکار بووم لە سلێمانی ساڵانێک 6 ساڵ لە سلێمانی خوێندومە قۆناغی ئامادەی و قۆناغی ناوەندی بەڕاستی ئەو کاتە سلێمانی چۆن بوو ئێمە لە داڕەتەلەبە بووین لە بەشی ناوخۆی داڕەتەلەبە چۆن بوو چۆن هاتوو چۆمانە کرد چۆن نەچین بۆ سانەوی سلێمانی لە خواری شارەوە بوومە لەسەرەوە کەش و هەوا چەندە ئەو کاتە سەخت بوو کە چون ئەگە چەتریشمان پێ وایە هەر ئاوی چەترەکەەوەی لێ کردین وشکایی بە لەشمانەوە نە ئەمە باسی ئەوم کردو میسال ئەو خاڵەکانی سلێمانی چۆن هەموو یەکتریان ئەناسی چۆن پێکەوە ژیان هەبوو چۆن کاسە دراوسێیی هەبوو ئەو ژیانە چەند تام و لەزەتێکی ڕۆحی هەبوو ئەو کاتە باسی عربانەکانم کردەوە کە خەڵ دەباتی تەکسی سواریانە بوو یعنی ئەوەی کە بینی بێتم باسی چێشتخانە کۆنەکانی سلێمانی کردووە کە چۆن خزمەتی خەڵکیانە کرد ئۆتێلەکان ئەم شتانەم هێناوە لە هەر شوێنێکشا بووبووم بۆ نمونە لە بەغاش بووم ئەو باسانەم کردووە لەوێ ماوەیەک لە ئەبوو غرێب بووین لە
پەیمانگای ڕاهێنان و ڕێنمایی لەوێ ئەو شتانم بینیوە ئەو یادداشتانت کڕوە هی هەورامانی تایە هی دەرەوەی تایە هی گەرمیانی تایە چەند ساڵە من لە گەرمیان 13 ساڵ لە گەرمیان فەرمانبەر بووم وردەکاریەکانی ژیانی خەڵکی گەرمیانم باس کردووە بەڕاستی هاتوو مثال ئەو نەهاماتیانەی بەسەر ملەتی کووردا هاتوون ئەو شتانە نەهاتووم لە گەورەوە بێمە سەر بچووکنا لە بچووکەوە سەر کەوتوم بۆ گەورە قەناعەتم وا بۆ باسی شتی ورد کەم باشترە بۆ نمونە سەبارەت بە چەوسانەوەی نەتەوەی لەسەر ئێمە باسی ڕازێکم کردو ڕۆژە لە ڕۆژان لە کەلارەوە سوار بووین بە پاسێک ئەوسا لە ئێران هێنابوویان پاسی گەورە بوو پیاوێک بوو ناوی حاجی ڕەحیم لە ئێران هێنابووی عایدون بۆ کە هاتبووە پاسەکەی لەگەڵ خۆیان هێنابوو ئێمە سوار بوو بیناتین بین بۆ سلێمانی من لە ڕێزی پێشی ئاخیر ڕیز بوو ئاگام لێ بوو تەقەیەگات سێرم کرد بینم پیرەمێردێکە لە دوامەوە پاکەتی سۆمەری مەقابا هەبووە جگەرەیەکی دەرکرد دایگرسان ئێتر بەتاڵ بوو پاکەتەکەی فڕیا یەکسەر جوندێکی عەرەب هات حەد بەڕاکردن ڕەشێکی ناشرین هات وتی ئێنزل بە کابرا کابراژ نەیەزانی مەسەلە چییە پیرەمێردی 70 ساڵ زیاتر بوو زرد بوو یەکسەر وتمان بۆ دابەزێ وتەوە سوکایەتی بە سەیدە ڕەئیس کردووە لای ڕەسمەکەی ئەو پاکەتەی فڕیاوە بابە وتمان ئەمە چییە زانێ من و دوو کوڕی تریش لە پێش منەوە بوون عەرەبیان نەزانی وتمان وازی لێ بنە ئەمەشت کێ حەدی هەیە سوکایەتی بکە ئەم شتانە تا قەناعەتی پێ بکەین وتی باشە بە جۆرێک قەناعەت دەکەم بچێ بەدەم بەقەب ئەو پاکەتە هەڵگرێ بێنی بیخاتە ناو بەرمیلی زەبالەکە 20 هەنگاو دوور بوو بەرمیلی خۆڵەکە کوڕە گەنجەکەیەکیان وتی با منەوە کارە بکەم وتی نابێ خۆی بیکە ئەو پیرەمێردم دی ئاوا چوو دەستی نایە عەرز قەپی کرد بە پاکەتەکە بردی ئاوا کۆمە کۆم هەتا خستێ ناو بەرمیلەکە لەو سەرۆ کە هاتەوە یعنی بەڕاستی فرمێسکی قەتیسماوی لای چاوی و ڕەنگە زەردەکەی بۆ من بووبوون بە دەرسێ هەتا ڕۆژی مردن لە بیرم ناجێت ئەمە ژۆرێک لە سیاستکردن بۆ تۆ ئەمە هەوڵێ وەشکانی غروری کورد کەسیەتی کول لە ڕێ پیرەمێردێکەوە هەموو کەس زانێ خەڵگیراوە کوژراوە ئەو شتانە زۆر باسکراوە من ئەم شتانم باس کردو یا بۆ نمونە بۆ مەسایلی کیمیاباران ئێمە هەمومان بەشدار بووین لە کیمیاباران بە تایبەتی خەڵکی ئەو ناوچەیە کاتێک کیمیاباران کرا دوای ماوەیە هەواڵی کەس و کارم زانی من تەنها خۆم لێرە بووم هەمویان لە هەڵبجە و ئەو ناوە بوون زۆربیان بەرکەوتو بوون بەڕاستی بەر ئەوە کەوتبوون چوبوون بۆ ئێران ماڵی دادەم هیچ جوابیان نەبوو هیچ خەبەریان نەبوو ئەمانزانیە تر نەماوە بەڕاست کاتێک کە عێراق مەجالیدا 15 ڕۆژ بچین لە هەڵبجە بە حساب کەلوپەل بێن من و کوڕێکی خاڵۆم چ ڕۆشتین بۆ ماڵ دادەم ئەبینم ئاوە ڕێک سەقفەکە ئاوە لەسەر عەرزەکە جوود بووە ئەو کوڕ چوو زەنگن و خاکەنازێکینا هەوڵیدا شتێک بکەین بزانین ژوورەوە چیتیا هیچ مەجالی نەبوو وتم سەبع گیانواز بێنە ئەوە بۆ شێوە نابێ تەکبیرێکی ترەکەین مێش هاتوو چۆیە کردوتم ئەمە ئێسکوپروسکی تایە مادام ئەم مێشانە ئەچن ویەن هاتین بۆ سلێمانی ئێوارەکەی لە سەرکارێز کرێنێکمان بەکرێگر بۆ بەیانی گەڕاینەوە ڕۆشتین بۆ لەبزۆ سێ چوار خزممان بر هەر ئێوارەکەی من وتم سەباح ئەوە ئێسکوپروسکی تایە با دوو تۆپ خامی ئەسمەر بکڕین دوو تۆپ دەرزی و دەزوو ئەوان بەکرەمان بر بۆ ئەوێ ئەو ئێسکوپروسکانی تێک کە چوین ئەوێ بە 3 سەعات و نیو بەرە هینەکەی سەقفەکەی دوور خستەوە کۆنکرێتەکە چیم دیە نازم چۆن نەمردم یعنی بەڕاستی دادەم مناڵێ لە باوەشیا بوو ئێسکەکانیان تێکەڵ بوو هەمان کات ساعاتە ڕقەمیەکەی دەستی ئیشیە کرد ساعاتێکی ڕقەمی لە لولاقەی دەستی ئیشی سێرەکەی 19 هەندێکیمان ناسینەوە یەکێکیان نەمان ناسیەوە تومەزە مامۆستا بۆ دراوسیا بن بۆ خەڵکی سلێمانی چۆتە لای ئەوان قەڵەباڵغ بوون ئەویش لەوێ شەهید بوو چۆن ئەمانەمان بر چۆن چاڵمان بۆ هەڵکەندن لەو کاتا ئێمە ئەمەمان نەکرد ئەم حاڵەتی هیستریایە بەڕاستی ئەم بێئومێدیە خەڵکمە بینی بە پیک بەربووە سەقفی ماڵەکەی بۆ 6 ئەی ڕووخان و خەڵکیشم مەبینی سەلاجەی خەڵکی ئەدزی یعنی ئەم شتانم باس جێرانەوە هەمووی دەبێت بە بەشێک لە مێژووی ئەو کارستاتانە کاگەی بابەتێکی دیکە کە گێرانەوە و باسکردنە تەواوی بابەتە ئەدەبیەکان یاخود ئەو وتارە ئەدەبیانی کە بڵاو کراوەتەوە و لەم کتێبەدا کاری لەسەر کراوە بەڵێ من شتی ئەدەبی زۆر بۆ نمونە ئێستا کە باس لە پێشینەی شعری کوردی ئەکرێت تا ئێستا گەورەترین هەڵە ئەکرێت کە پێشینەی شعری کوردی ئەبەسترێ بە مێژوویەکی زۆر تازەوە بەڵام ئێمە بەڵگەمان لە بەس دەستایە ئەسڵان بەر لە زین بەر لەسەر هەڵدانی دینی پیرۆزی ئیسلام شعری کوردی هەبووە
فلیامینۆف کە خۆرهڵات ناسێکە بەردێکی دۆزیەوە تۆ لە خۆرهڵاتی ئێران دوو دەرشاوی کوردی لەسرە بۆ 336 پێش زین دەگەڕێتەوە مێژوەکەیان دوای ئێمە لە سەدەی دووەمی کۆچیەوە تا ئێستا تێکستی شاری کوردیمان هەیە بالولی ماییمان هەیە ئەو بازنەی دەوروبەریمان هەیە بەڕاستی یە بۆ باوا سەرنگێ بۆ شاخۆشێنی لۆڕستانی یە بۆ قۆناغی پەردیوەری یەکەم و دووەم و یە بۆ کۆمەڵی شاعر ئەمە بازنەیەکن پێیانڵێن بازنەی یارستان بازنەیەکیشمان پێڵەن دەرەوە یارستان لە پیشالیارەوە دەست پێکە لە پیشالیارەوە یە بۆ شێخ مەستەفای تەختەیی کە ئێستا ئێمە دیوانەکەیمان بە شانازیەوە تەبع کردووە وەکو یەکەم دیوانی کوردوی لە مێژووە لە مێژووی کۆنا ینی بەردەست کەوت بێ شعری پەراگەندە هەیە پەرش و بڵاو هەیە بەڵام وەکو دیوانەکەی شێخ مستەفای تەختەیی بۆ 500 ساڵ لەمەوە پێشە گەڕێتەوە اینجا شێخ ئەحمەدی عەلامە شێخ ئەحمەدی دووەم محەممەد ساڵحی فەخر العولەما هەیە شێخ سەلیمی تەختەیی هەیە مەولەوی بێسارانیە خانای قوبادیە یوسف ساوەگەیە کێ هەیە ئەمانم ڕاست کردوێتەوە هەمووی نمونەم هێناتەوە بە بەڵگە سەلماندومە ئەو زمانە ئەدەبیەم باس کردوە لەناو کووردا چۆن باڵادەست بووە لەکوێوە تاکوێ هێڵەکەی کامە بوون چۆن لە مەندەلیەوە بێت دوو هێڵ درێژە بێتەوە یەکیان ئەچێتە خانەقین ئەچێتە ئەو بەری سیروان ئەچێتە کرماشان لەوێ درێژە بێتەوە تا ئەچێتە بەرکێ و پشتکێ و ئەچێتە ئەسەد ئاباد لەوێ ئەگەڕێتەوە لە کامیارانە بۆ سنە لێرەوە هێڵی دووەمی بەڕاستی هەر لە مەندەلێ و یەتە خورماتوو یەتە داخۆخ یەتە کەرکووک یەتە سلێمانی لێرەوە چێ بۆ بانە لێەوە ئەچێ بۆ ناوچەکانی تر تاگاتە مکوریان و ئەو دوو هێڵە لە یەگەدەنەوە ئەمانم هەموو بە وردەکارانە باس کردوەکە بەڵێ بابەتێکی دیکە باسکردنە لە نەورۆز لە کتێبەکەدا بەڵێ باسکردن لە نەورۆز کە لەم کتێبەدا جارێکی باسی نەورۆز بەڵێ دیارە نەورۆز تا ئێستا هەڵی زۆر ئەکرێت کە نەورۆز چییە هەندێک بە مەجووسیەت و ئاگرپەرستی تۆمەتبارمانەکەن ئەوانەی کە باڵا دژی ویستەکانی ملەتی کوردن من لێوا بە بەڵگەس هەلماندومە کە نەورۆز ڕەهەندی هەیە ڕەهەندی مێژووی هەیە بۆ ئێمەی کورد وەکو نەتەوەیەکی ئاری تەبەن نەورۆز تەنها جەژنی ئێمە نییە جەژنی هەموو نەتەوە ئاریەکان ئێمەش وەکو کورد نەتەوەیەکی ئاری مێژوو سەلماندوویەتی بەشدارین لە نەورۆزە ئەوەم سەلمان بۆ ڕەهەندی دینی نەورۆزیە ڕەهەندی کۆمەڵایەتی نەورۆزیە و ڕەهەندی مێژووی نەورۆزیە باوەڕ ناکەم کات هەبێت کە تا تیشکیان بخەمە سەر بەڵێ دەمەوێت باسێکی دیکە ئەو باسکردانی یاخود ئەو قسەکردانی ئەو گفتوگویانی ئەو ڕازانی کە لەگەڵێکی لە کەسایەتەکانی خودت تاوی کەسایەتی جیاوازەکان وەرهوا کاریگەری لەسەر چاواشەکاری سیاست چۆن لەم کتێبەدا باس ئەو ڕازانە کراوە باسی سیاسەتیشم کردووە کە خۆ سیاست چییە من ڕێی خۆمەیە لەسەر سیاست لەوێش بە بابەتێ باسی سیاستم کردووە کە سیاست چییە لە واقع ئابێت چی بەوە ئێستا چۆن هوەرێکە بۆ چاواشەکاری و هەڵخەڵەتاندن بەڕاستی باسی ئەوانەشم کردووە بە دوور و درێژی باشە باسکردنی تەواوی ئەم هەموو بابەتانە لە دوتوێ کتێبێکدا ئەمە تا چەندە کاتێک کە خوێنەر دەیخوێنێتەوە لە تاوی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بابەتە جیاوازەکان بوارە جیاوازەکان وا لە خوێنەر بکات کە لە ڕێگەی کتێبێکەوە بە زۆر بابەت ئاشنا بێت من دوێنێنا پێرێ ڕێوڕسمی بڵاوکردنەوەی ئەو کتێبە ڕاستە لەناو قەڵەباڵغێکی زۆر گەورە بەڕاستی لە تەلاری هونەر زۆر خەڵکی نخبەی ڕۆشنبیری ئەم شارە هاتبوون خەڵکی دیار بەڕاستی لەو کاتەوە تا ئێستا شەویش تا سەعایەک نایڵن تەلەفۆن نایڵە ئیسراحەت بکەم لەبەرەوەڵێن ئەمە بەس کتێبێک نییە یادەوەری بەدەمی خۆم نەبێ ئەڵێن ئەمە بریتە لە دایرەت المەعارفێک ئەوەنە بابەتی تیا باس کراوە باشە لە ڕووی زمان و فەرهەنگ و کللتورەوە نووسینی ئەم کتێبە جارێکی تر خۆت زۆر جار لە نووسینەکان تا جەخت لەسەر زمان و لەسەر فەرهەنگ و لەسەر کللتورەکەیت جارێکی دیکە ئەم کتێبە چۆن خزمەت بە دیوە دەکات بەڵێ ئێمە هەمومان نەزانین مێژوو کێ بەرهەمیێنێت ملیاردەها مرۆڤ لە گۆی ئەم زەویە ئاژی ئەمرن ژیانەکەن و ئەمرن دوایی بەڵام شتێک بەجێ ناڵم بێ بە مێژوو ئەو کەسانە دروستی ئەەکەن کە لەناو دیاردە کۆمەڵاتیەکان ئاژەکەن وەک ئەدەب هونەر ڕێبازی و شێوازی ژیان فەلسفە دابوونەری وەرزش عەقیدە بیر و باوەڕ حتا بەڕاستی سیاست و ئایدۆلۆژیا ئەمانە بەکارەکانیان مێژوو بەرهەمێنن ئەو کارانە دوای مردنی خۆشیان بەردەوام جۆرێکە لە درێژە پێدانی ژیانیان چۆن عارفەکان ئەفەرمونون ژیانی عارف لە ڕۆژی مردنیەوە دەست پێەکە ژیانی نووسەریش ژیانی هونەرمەندی ژیانی ئەو کەسانەی کە لەناو کۆمەڵە شوێندەستی خۆیان دیاریەکەن مێژوو بەرهەمێنن بەردەوامە لە ڕێی بەرهەمەکەیەوە ئێمە چەند مەولەوی خوێنینەوە بە فەخرەوە مەولەوی خوێنینەوە شەرەفخانی بەدلیسی مێژوەکەی خوێنینەوە یعنی شەرەفخان زیندووە لە ناومانە بڵێ لەو ڕوانگەوە من کارم کردو بەڵێ
خامەت وەک هەمیشە ڕەنگین بێت کاگەی و بە ئومێد من ڕێگت بات بەرگی دوێمی کتێبەکەش جارێکی دیکە بە چاو بگەێنیت ماندوو نەبی سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ مامۆسای بکە خاڕستن کا بە ڕێزیان وەکو نووسەر و ڕووناکبیر میوانی بەیانی کورس سارد نیوز بوون.